ئەنجومەنی ڕانیەی کۆمەڵی دادگەری بە گڕوتینەوە هەڵمەتی بانگەشە و چالاکیەکانیان دەست پێکرد بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵ و کاندیدەکانی بەرپرسی ئەنجومەن و ئەندام و کادیران بە ئومێد و گەشببینن بەوەی وەک چۆن لە ڕابردوودا نوێنەرانیان ڕاستگۆ و کاریگەر بوون ئەم جارەشیان متمانەی گەورەی دەنگدەران بەدەست بهێنن. ئەنجومەنی ڕانی کۆمەڵی دادگەری لە سنووری مەڵبەندی ڕاپەڕین بە گڕوتینێکی زۆرەوە هاتوین بۆ هەڵواسینی فلێکس و ڕسم و وێنەی بە کاندیدەکانمان. دیارە لە سنووری ئەو مەڵبەندی ڕاپەڕین و سنووری ئەنجومەنمان سنوورەکی فراوانە. کۆمەڵی دادگەری لەو سنوورە زۆر گەشتبینن بە پشتیوانیکردنی خەڵکی دەڤەرەکەمان کە کاندیدەکانمان دەناسن کە دەستپاکن ئەمێنن کە بیانکەن بە نوێنەری خۆیان بۆ بەغدایە بۆ ئەوەی کە دیفاع لە ماف و ژیانیان بکەن. گومانی تێدانی ئێمە وەکو مەڵبەندی ڕاپەڕین ناو سنووری مەڵبەندی ڕاپەڕین قەڵایەکی گەورەی بەرەنگاربوونەوەی زوڵم و ستەم و قۆڕەخکاری ئەو دەسەڵاتدارەیە. لە ناویشاندا کۆمەڵی دادگەری کە پێگەی فراوانی جەماوەری و کادیر و ئەندامی وای کردووە کە هەمیشە لێرە پاڵپشتێکی گەورەی لێ بکرێت. بۆیە ئێمە چۆن لە ڕابردوودا دەنگێکی باشمان بەدەستێناوە چاوەڕوانیمان هەیە کە ئەم جارە دەنگێکی باشتری لە زاران بەدەست بهێنین بەهۆی هەڵوێستە دلێرانەی هەم سەرکردایەتەکەی هەم سەرۆکەکەی هەم کادیر و ئەندامانی و پاشان هەموو ئەو کار و چالاشیانەی کە ئێمە لە ناوەندەکان و مەڵبەندەکان و دەستگاکانماندا ئەنجام دەدرێت بۆ خزمەتکردنی خەڵک و ئەو جەماوەری کە لە کوردستاندا هەیە. ئەندام و کادیرانی کۆمەڵ دەڵێن لە ڕابردوودا نوێنەرانی کۆمەڵ سەلماندوویانە جێگەی متمانەی خەڵکن و ڕازگۆ و سەرڕاز بوون بۆیە پاڵپشتی و پشتیوانیان دەکەن. ئەچەند بڵێن ئەندامان کەم بۆ لەوێ بەڵام جێپەنجان دیار بۆ بارخەدای دە ئەندام پەرلەمان 15 ئەندام پەرلەمان ئیشان کردووە. ئێسش کە بێت و خەڵک دەستبارمان لەگەڵ بگرێ و دەنگمان پێبدات بەڕاستی جێپەنجان زیاتر و قورسایی زیاتر دەبێت لەوێ. کاندیدەکانمان لێستا لە ڕابردوودا جێگەی متمانەی هەموو خەڵکی بوون. سپاس بۆ خاڵێکە نهاتووە سەرێ. بەس وەکو جەماعەتی کوردستانی ئەم یەک داوایان لێ دەکەم ئینسان تاقیکردنەوە و دووبارە سێبارە تاقی نەکاتەوە. هەتا کەنجین ینی بە سەومان بەرن و مافی ئەو گەلەی بخۆن و کە تەدمیرکەن. کۆمەڵی دادگەری کوردستان لە هەڵبژاردننی ئەم جارەدا بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە لیستی ژمارە 285 بەشدارە و ژمارەیەک کاندیدی حەقبێژ و متمانە پێکراوی هەیە. بەو ئومێدەی دەنگدەرانی کوردستان متمانەیان پێ ببەخشن تا ببنە نوێنەری ڕاستەقینەیان و وەک ڕابردوو شەڕی مافەکانیان لە بەغداد بکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.